قسە باسەکەین لەبارەی دەستبەکاربوونی دۆناڵد ترامپ وەک سەرۆشی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بڕیارە 20 ئەم مانگە پرۆسەکە لە واشنگتن لە ئەمریکا بەڕێوە بچێت بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە سەرۆک و سەرکردە و بەرپرسی باڵای وڵاتانی جیهان لە ڕێوڕەسمەکە لەوێ ئامادەبوونیانە بێت. طبعاً مەراسیمەکە مەراسیمێکی ئاسایی و سوێند خواردنی سەرۆکی وڵاتێکە، بەڵام هەر خۆی بۆ خۆی ئەمریکا چونکە وڵاتێکی زلهێز و باڵادەستی جیهانە، مەراسیمی دەستبەکاربوونی سەرۆک و گۆڕانکاری و دەساودەستکردنی دەسەڵات لە وڵاتە بۆ خۆی دەبێتە حەدەس و ڕووداوێکی گەورەی جیهانی و بە جێی بایەخی سەرجەم وڵاتانی دنیا تەماشا دەکرێت. دوای دەستبەکاربوونی ترامپ طبعاً کۆمەڵێک گۆڕانکاری گرنگ لە ئەمریکا و لە سەرانسەری جیهانیشدا دێتە ئاراوە. ئێمەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانە و لایەنە ڕسمێکە و هەروەها شێوازی دەستبەکاربوونەکە ئەو گۆڕانکارانی کە دوای ئەم بابەتە دێتە ئاراوە بە میوانداری بەڕێز محەممەد عوسمان، چاودێری سیاسی ڕۆژنامەنووس کە بە سوپاسەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانە. کاک محەممەد بەخێر بێت. خۆشحاڵی نزیکەوە بینی. طبعاً وەکو ئاماژەم پێدا ینی 20 ئەم مانگە دەستبەکاربوونی ترامپە و سوێند خواردنێتی وەکو سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، بەڵام ئەمە خۆی بۆ خۆی ینی کاتێک کە ڕۆدا حەدەسێکی گرنگە هەم لە ئەمریکا هەم لە جیهانیشدا. بۆچی گرنگە بەڕاستیانی کاک محەممەد عوسمان؟ زۆر سپاس بۆ بەڕێستان و ڕێز و سڵاوش بۆ سەرجەم بینەرانی ئەم بەرنامە سەنگینە کە بانگێشت کردوین. ئەمریکا وڵاتێکی وەک بەڕێستان مقادیمەکە زۆر جوان باسان کرد، وڵاتێکی زلهێزە و شوێندەستی لە سەرجەم ڕوودا و پێشهاتەکانی ناوچەکە و دنیادا دیارە، بۆیە لە بەرچاوگرتنی ئەو ڕووی هەڵبژاردنەوە چ لە ڕووی هەر ڕووداوێکی نەخوازراوە و یاخود بە تایبەتی ئەگەر هەڵبژاردن و گۆڕانکاری سیاسی بێت لە وڵاتەیە، ئەمە جێی سەرنجی سەرجەم وڵاتانی جیهانە و بە تایبەتی هێزە دەستڕۆیشتەکان کە دەیانێت بزانن ئەمریکا بەرەوچۆ دەڕات، چکە هەموو جوڵەیەکی ئەمریکا گۆڕینی استراتیژیەکە ئەبێ هەر وڵاتە و هەر هێزێک پێگەی خۆی لەو استراتیژیا بزانێت. لە پرسی دیموکراسیدا یەکێک لە سەختیەکانی پرسی دیموکراسی ماوەی هەڵبژاردنە، ماوەی بانگەشەی هەڵبژاردنە کە تەسعیدێکی زۆر بەخۆیەوە دەبینێت لە هەردوو لایە لە ڕووی وتارەوە گرژی قسەکردن دەبێت، شەقام هێرشکردنە سەریەک دەبێت. ئەم پرسە دیموکراتیە ئەم شتەی بەڵێ جوان سەختە، بەڵام هەر سوودێکی خۆشی هەیە. ئەم لەم پرسەدا هەردوو لا دەکەونە گیانی یەکتر و هێرشکردنە سەر یەکتر، گرژیەک لە ناخی هەردوو لا دەمێنێت، دەگاتە سەر ئەوەی کە لایەکیان لە لایەکیان کە دەردەچێت ئایا ئەو لای تریان هەر ئاوا هەست بە شکست خواردی بکە و دژایەتی ئەو پرۆسێ بکە یاخودنا. ئەمە وا دەکات کە ئەوانەی عەرابەکانی و دامەزرێنەرانی ئەمریکا بیریان لە یەکریزی زۆر کردوێتەوە. هەمیشە وتیانە یەکریزی هۆکاری مانەوە و بەهێزی ئەمریکایە. وڵای لەسەر ئەوەی ڕیزیت خۆ بەم بوەسێنمانی کاک محەممەدەوە چ جەنابی شت و بینەرانیش بیریان بێت، چکە بەڕاستی کاتێک کە ینی ویلایەتی ترامپ کۆتایی هات و هەڵبژاردن کراوە جۆ بایدن، ینی لە دوای بایدن دەست بەکار بوو، ینی خەریب و نەریتێک یا بابەتێک دروست بکات ترامپ دەسەڵات تەسلیم نەکات و ئاژاوەیەکی شینایەوە، ینی لە ئەنجومەنی پیران بوو یا لە کۆنگرێز بوو، خەریب و نەریتە تێکبا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەمەش بۆ خۆی ینی ئەی بەسمەوە بووی کە جەنابە دەڵێ، ینی لە کاتی پرۆسەی بانگەشە کۆمەڵێک بابەت و بەرکەوتن ڕووەدا، لە کاتی دەساودەستکردنی ژیانی ئێمە بینیمان لە ئەمریکا لە سەردەمانی پێشوو ڕوویدا. ئەمەیان پێ دوایە ئاسانترە ڕۆ. ئەمە ئەقلیەتی قسەکەی تۆ زۆر جوانە، ئەمە بۆ ناوخۆی کوردستانی زۆر زۆرە. ئەقلیەتی قبولکردنی یەکریزی پێکەوە کارکردن ئەو برارەدا ئەگەر ترامپ لەو سەردەمەدا قبوڵی کردایە کە بایدن سەرۆکە و یەکەم کەس ئامادەی مەراسیمەکە وایە، جەماعەتەکەی هەڵا ناکرایە سەر کۆنگرێس کە ئێستا زۆربیان بە تۆمەتی هێرشکردن سزادراوچکە دەبەری ئەمریکا وڵاتێکی سیستماتیکە، واتە لە ڕووی یاساییەوە ئەوەی کە چوو بێتە ناو کۆنگرس و لە کامیرەکان دەرکەوتوە هەمووی سزادراوە، یاساش باڵا دەست. واتە ئەوەی کرد خەڵکەکە نییە تامەێ، ئەوەیە کە ترامپ ئەو
یەک ریزەی شکاند. ترامپ ئەگەر خۆی ئامادەی مەراسیمەکە وایە و قبوڵی کردایە ئەو کارە ڕووی ناداەوە بوو بینیمان کە جێگرەکەی تەوقعە کرد مایک پێنس هاوپشتیوانی بەڵام مایک پێنس کە دژی وەستایەوە پرۆسەکە هەمووی فەشەلی هێنا و بەڵێ پرۆسەی دیموکراسی ئەمریکا ئەتوانین بڵێن لە یا سەرکەوتنی بەدەست هێنایەوە دووبارە. واتە ئەم مەراسیمە دەکرێت بۆی ئەمریکا لەو گرژی و هێرشکردنە سەریەکە بپارێزێ بە مەراسیمێک ئەیکەین کە دەبێت سەرۆکانی پێشوو سەرۆکی پێشووتریش ئامادەی ئەم مەراسیمە بێت بۆی بتوانرێت نامەیەک بێت بە جەماوەر ئەوەی کە ڕووی داوەتەنا حملەیەکی ئینتیخابی بووە ئێستا کاتی ئەوە هاتووە کاتی کارکردنە و هەمومان لە پشتی سەرۆکەکە بین. پەیامە گەورەکەش ئەمریکای و لە پێناو ئەمریکا. بەڵێ پەیامەگەوەیە کە هەمومان لە پشتی سەرۆکەمان بۆ بەجێهێنانی ئەرکەکانی لە ئاسی ناوخۆ و دەرەوەدا. باشە بابەتێکی کە باس بکەین هەر لە شێوازی دەست بەکاربوونەکە و ئەو مەراسیمانی کە ڕێگەخرێت. طبعا ینی پێش ماوەیەک پێشتریش گفتوگۆمان کرد پێش بەرنامەکە ینی پێش ماوەیەک ینی یەکێ لە سەرۆکانی ئەمریکا کە جیمی کارتەر بوو کۆچی دوایی کرد بە کۆچی دواییکردنی هەر سەرۆشێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاڵای ئەو وڵاتە یەتە خوارەوە پێما بێ بۆ ماوەی مانگێکە. ئێستا ئاڵاکە داژیرا و لە خوارەوە کاتێک کە سەرۆک لە مەراسیمەکەدا دەست بەکارە بێ وە سوێن دەخوان نابێ ئاڵاکە جارێکی دیکە بەرز بکرێتەوە ئەمەیان چۆنە شێوازە کاک محەممەد. تەقلیدێکی زۆر جوانە لە ئەمریکا کە ڕێز لە سەرۆکە کۆنەکانیان دەگرن بۆ نمونە جیمی کاردین چەنددایان ساڵ لەمە پێش سەرۆکی ئەمریکا بووە بەڵام ئەمە لە کۆنگرێس کاتی خۆی بڕیاری لێدراوە هەر سەرۆکێک کە کۆچی دوایەک دەکات دەبێت بۆ ماوەی 30 ڕۆژ ئاڵای ئەو ماڵە ئەو وڵاتە نیوەنەوی بکرێت. ئەمە بایدن بڕیاری لێدا بوو بە گرفتێکی بچووکی لێکەوتەوە لە نێوان ترامپ و بایدنە. ترامپ وتی بیانوویەکی دروست کردوتی هاوڵاتی ئەمریکا حەز ناکە لەو مەراسیمە خۆشەدا ئاڵاکە بە نیوە بەرزکرایی ببینێت کاتیەوە هاتووە بێ شانازی بە ئاڵاکەوەیکە. بەڵام لە ئەمریکا سوڵتەکان ینی هەر ئەو دەسەڵاتانی کە لە ئەمریکا هەیە ینی جیاکاری هەیە لە نێوان دەسەڵاتی ئەنجومەنی نوێنەران و سەرۆکەوە ئەوەی کە دەسەڵاتی هەیە سەبارەت بە ئاڵاکە لە بەرەوەی لە کاپیتۆڵەکرێت لە کۆنگرێس سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بڕیاریە کە ئەو ڕۆژی مەراسیمەکە ئاڵاکە بەرز بکرێتەوە و بۆ ڕۆژی دواتر ئاڵاکە بچێتەوە ئاسنی خۆی. ئەمەش دیاریدەیەکی جوانە لە ئەمریکا بۆ ڕێزکردن لە سەرۆکەکانی کە خزمەتی وڵاتیان کردووە. پێچەوانەی خۆمان ئێستا زۆر جار هەیە لەوەیە گلەی بکە بڵێ فلان سەرۆک خانەنشینەکەی ئەوەنە زۆرە و لای خۆمان هیچ ناکە بەڵام لەوێ ڕێزگرتن لە سەرۆک بۆ بە تەقلیدێکی زۆر جوانێتە بۆ وڵاتێک کە ینی نەریتی دیموکراسی پێڕە و بکاو ینی چەندین هیواداری ڕنگدانەوەی لای ئێمە شەبێت بە دڵنیاییەوە یانی ئەمەکاردانەوە یەشێک دیکە لە نەریتەکان لە ڕابردوو لە ئەمریکا کە هەبووە یاخودە نەریتیش نەبوو زۆر جار بۆ نمونە کاتێک کە دیموکراتەکان سەرۆکێکی سەرەکەوت ینی بۆ خولی دووەمیش بۆ 4 ساڵی دیکە دەبوو بە سەرۆک ینی ئەمە وای لێهاتە بوو ینی زۆربەی سەرۆکەکان 8 ساڵی سەرۆکایەتیان تەواو کرد. بەڵام پێشووتر لە سەردەمی ترامپە ینی 4 ساڵی بەڕێ کرد بەڵام نەیتوانیت بۆ خولی دووەم جارێکی دیکە بێتەوە بە سەرۆک واتە 8 ساڵ تەکمیلەکات. ئێستا کاتێک کە دەبێتەوە بە سەرۆک تەبەن ینی جۆ بایدن هەیە لەم بینە ئەم ئەبێتە ینی هەژمارەکرێ بۆی کە سەرۆکی 44مینە یاخود 45مینی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێت. 45مینە بەڵێ بەڵام چلەمین سەرۆکە کە خیتابی تەنسیب هات لەبەرەی لە ئەمریکا 5 سەرۆک بەهۆی ئیستیقالەیە خۆت مردنەوە جێگرەکانیان دەست بەجێبوون بە سەرۆک مەوای کردووە کە پێویست ناکات جێگر کابێت بە سەرۆک پێویستی بە مەراسیمی تەنسیب و خیتابی تەنسیب نییە تەنسیب مەراسیمەکەی بۆ کرد بەڵام وتاری نییە. لە ئێستا ترامپ لە نێوان دوو قۆناغای قۆناغی ترامپی یەکەم لەگەڵ ترامپی دووەمە ناوەندە استراتیژیەکان و پێشادەکان دەڵێن زۆر جیاواز دەبێت گۆڕانکاری لە ئەو ئەقلیەتی جارانی زۆر جیاواز دەبێت بەڵێ چکە ئەو تەجروبەکەی بینیوە هەمیشە سیاسەتمەداری ئاقڵ و ژیر ئەمە نامەیەک شە بۆ ناوخۆ ئەوێ ئەزمون وەرگێت لەسەر ئەو هەڵانەی کە کردوێتی کار بکات بە شێوازێکی جیاوازتر کار بکات. پێم وایە ئەوە بوو ئەمریکا ئێستا دەڵێت من بڕیارم ماوە شەڕ لە جیانە نێڵم یەکی لەمە لە تەنانەت بڕیارەوە بەڵێ یەکی لە بڕیارەکانی بەڵێنەکانی وتی پێش مەراسیمی تەنسیبەکە من شەڕی غەزە و ئیسرائیل دەوەستێنم
ئێساش بە هەوڵی ئەو بایدن توانیان مەراسیم بەڵام بایدن ئەڵێ ئێمە وەستانومانە و ئەویش ئەڵێ ئێمە وەستانومانە ڕۆڵی هەردوو دروست بووە ڕۆڵی هەردووگان هەیە لەبەرەوە ئەویش دەڵێ من و ڕاستە شاری ترامپیش هەیە چکە وەڵێ گەر پێمە سەردەسەڵات یەکسەر شەڕەوەسێن بەڵێ بۆ ئۆکرانیاش هەروەها بڕیاریاوە لە دوای ئەم مەراسیمە سەردانێکی چینیش بکە بۆ گفتوگۆکردن ئەمریکا پێی وایە کە سین و رووسیا و کۆریای باکوور و ئێران هەڕەشەیەکن لە ڕووی اقتصادی و سیاسی و تەکنۆلۆژیەوە بۆ سەر ئەمریکا یەکەم ئەم ئیدارەی ترامپ بڕای بە شەڕ نییە بڕای بە شەڕی عقوباتە واتە فشاری اقتصادی بخاتە سەر ئەو وڵاتانە یەکێک لەو هەوڵەی کە ئەمریکا ئیکات دوورخستنەوەی چینە لە ئەم میحوەرەی کە ئەو پێی وایە میحوەرێکی چوارە دوێنێش مایکرۆبیۆ لە کۆنگرس هەرمان شتی باس کردەوە ئەوان پیان وایە ئەگەر ئێمە بتوانین چین دوورخینەوە لەو میحوەرە ئەوانی تر بەرگەی ئەو فشارە اقتصادیانەی ئەمریکا ناگرن ئەمە وا دەکات ئەم ترامپی ئێستا لە ترامپی پێشووتر جیاوازتر بێ و بەڵێ ئەمەیان ئێستا بۆ نمونە لەم مەراسیمی کە ئەمڕۆ کراوە پێچوانەی مەراسیمی پێشوو کە ترامپ خۆی ئامادە نەبوو بەڵام لەم مەراسیمەیە بایدن ئامادە دەبێت بایدن هەر لە یەکەم ڕۆژی ڕاگەاندنی هەڕۆکەم ڕۆژی هەڵبژارنەکە کە دەرچوو ترامپ بایدن بانگی کرد بۆ کۆشکی سپی و دانیشتنیان کرد ئەمە پەیامێکی زۆر جوانە بۆ ئاستی ناوخۆی پەیامێکی زۆر جوانە بۆ ئەو وڵاتانەی کە باسی دیموکراسیت و باسی حکومڕانی دیموکراسی دەکەن کە کاتێسیم ناکەن بەڵێ ئێستا لای خۆشمان مەسەن لە هەرێمی کوردستانیشدا شتێکی وا مەسەن ئەوەی کە لە نێوان بایدن و ترامپ ڕوویا لە خیتابە لەگەڵ نێوان ترامپ و هەئارێسا ڕوویا لە هێرشکردن سەرێک زۆر سەخت بوو زۆر تند بوو بەڵام لە یەکەم ڕاگەاندنی سەرەتایی ئەنجامەکان بوو بینیمان چۆن بایدن دەست بەجێ بانگی ترامپی کرد نەیهێناواتە تۆڵەسەنەوە لە سیاسەتا نییە کارکردن و پێکەوەیی و یەکتیمی هێز دەپارێزێت ئەمە وای کردووە کە بایدن بە جوانترین سەرۆک و چەند گۆڤارێک و چەند ناوەندێک کە سەرۆکێکی زۆر ژیرانە توانێتی بەرگری لە دیموکراسیەتی ئەمریکا بکات و بە نمونەیەکی جوانی دیموکراسی پێشەش بکات پێدوانێت کاک محەممەد هەر ئەم پرەنسیپ و پێودانگەیە کە وای لە ئەمریکا کردو کە هەم بۆ خۆی ینی وڵاتێکی گەشەکردو پێشکەوتوو بێ لە ناوخۆی خۆدا هەم وڵاتێکی زلهێزیش بێ باڵادەست بێ بەسەر هەموو سیاسەتی دنیادا خۆی مەراسیمەکە زیاتر بۆ ئەوەیە دوو نامەی هەیە نامەکە نامەیەکی هەیە بۆ ناوخۆیی کە ئێمە سەرڕای ئەو هێرشکردن و جیاوازی بڕڕایی کە هەمانە لە نێوان دیموکراتەکان و کۆمارەکان بەڵام ئێمە لە کۆتاییدا بە یەک ریزی و بە یەک هەڵوێستی و بە یەک ئامانجی ئەمریکا بڕێوە دەبین پارێزگاری لە دەستورەکەی دەکەین پارێزگاری لە سیستمەکەی دەکەین پارێزگاری لە هێزەکەی دەکەین و بۆیە ئەمە وای کردووە کە ترامپ ئەڵێ ئەمریکایەکی بەهێز نورێکی بەهێز یاتە پرشنگێکی بەهێز ئەو پێی وایە ئەگەر ئەمریکا بە یەک ریزی بێ و هەموو پشتی یەکتر بگرن ئەو تیشکی بەهێزیەکەی ڕنگدانەوەی دەبێت لە سەرجەم جیهان و ناخۆدا واتە ئەوان پیان وایە بە سیستمی یەکریزی و پێکەوەیی و هاوبەشی لەبەرەوەی ئەمریکا من لە دیدارێکی پێشوو لەگەڵ بەڕێسا باس بکرد ئەمریکا دوو حزبی گەورەی تێدایە دیموکرات و کۆمارەکان ئەم دوو حیزبە مەحکومن بەیەکەوە کارکردن بەیەکەوە هەڵکردن لەبەرەوەی ئەگەر سەرۆک دیموکرات بێت کۆنگرێسەکە کۆماری بێت لەبەرەوەی سەرۆک دەسەڵاتی ڤیتۆی هەیە ئەتوانێت هەموو بڕارەکانی کۆنگرس بوەستێنێت بە هەمان شێوە زۆربەی بڕارەکانی سەرۆکش پێشتی بە ڕەزامەندی کۆنگرس بۆیە ئەبێ هەڵکردن هەبێت لە نێوان ئەم دوو حیزبەدا لە نێوان ئەم دوو بۆچوونە جیاوازەدا ئێمە نایەنێن بۆچوونێکی جیاواز ئەوان ڕویایەکیان هەیە بۆ چۆنێتی بەهێزکردنی ئەمریکا خۆی ڕویا زۆر گرنگە ڕاست لای ئێمە لە هەرێمی کوردستانە ئێماڵێن حکومڕانیەکی دروست و یەکسانی و بێجیاکاری هەیە ئەڵێ حکومڕانیەکی بەهێز بەبێەوەی شێوازی بەهێزێکی دیاریکە چکە لە بەهێزیە هەنێ جار لەوەیە بە تاگڕەوی بەهێزە بێ خود بە خۆسەپێنی بەهێزە بێت بەڵام ڕوئای جیاوازە بەڵام ئەوەی کە زۆر دیموکراتەکان و کۆمارەکان لەسەری کۆکن ئەوەیە کابێ ئەمریکا لە ئاسی ناوخۆ
یەکگرتوو بێ بەهێز بێ لە ئاسی دەریشەوە هەر بەهێزتر بێت چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی ئەسکەریەوە چ لە ڕووی دیبلۆماسیەوە. بابینە سەر بابەتی ینی مەراسیمەکە تاڵەن مەراسیمەکە گەورەیە زۆربەی سەرۆک و سەرکردەی وڵاتان ئامادە بن وایە نەکات محەممەد ینی قسەیەکی شێ لە هەرێمی کوردستانیشەوە ینی بەشدارە بن و هەروە لە ڕۆژاوی کوردستانیشەوە دەوترێت ینی جەنەرال مەزلوم ئەویش پێ دەچێت بەشدار بێ بەڵام قسەیەشی کەشە بوو کاڵن پاسپۆرتی نییە لەوە چێ ئامادە نەبێ. شێوازی بانگێشتەکان چۆنە بۆ ئەم مەراسیمە گەورەیە کەانی دەست بەکاربوونی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە خۆیان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر ئاستی حیزب و حکوومەت خەڵک بانگێشتەکان یاخود نەخێر بانگێشتەکان کراوێ و هەر کەس بێ دەتوانێت ئامادە بێ. خۆی دوو جۆری هەیە یەکەمیان هەموو کەس دەتوانێت ئامادە بێت هەموو کەس بڵێ بەبێت جیاوازی بەبێت جیاوازی بەڵام تۆ بۆ ئاهەنگێک لە خۆتەوە بڕۆی زۆر جیاوازترەوەک لەوەی بانکن بەڵێ هەنێک سەرکردە و سیاسەتمەدار بانگێش دەکرێن کە ئەمە ئەبێتە هۆی پێدانی سوقل و تایبەتمەندیەکە گەر ئامادەش نەبێ بۆ نمونە جەنەرال مەزلوم کە بانگێش کراوە ترامبک و ڕەفیقێک و دۆسەمانەکە ئاماژەیەکی زۆری هەیە کە پشتیوانی ئەمریکا پەیوەندیەکانیان بەڵێ ئەم پشتیوانی ئەمریکایە بۆ ئەو هەروەها سەنگی ئەوە لە ناوچەکەدا لە بەرەوەی ئەمریکا ئەڵێمە شەریکێکی بەهێزمانە لە ڕوبەڕبوونەوەی تیرۆر ئەم ئیدارەی ترامپ پێی وایە کە شەڕی تیرۆریشە تاو نەبووە ئەو لەبەرەوە هەموو سەرۆک ئەو کەسایەتیانەی کە لەگەڵیان بۆ شەڕی دژێت ڕوبەڕوونەوەی تیرۆر بە شەریکێکی بە پتەوی دەزانن واتە ئەگەر مەزلوم بڕات یاخود نەڕات بەڵام ئەمە کە بانگێشت کراوە بە شێوازێکی قورسایی خۆی هەیە بەڵام هەندێک سەرۆکی تریش هەیە ئەگە بانگێش نەکرابێ وەکو ئاماژەیەک بۆ نیەتپاکی و پیرۆزی و گەورەی ئەمریکا لە لای ئەو بۆکردنەوەی دەرگایەک واڵاکردنەوەی دەرگایەکی بەهێز لە نێوان ئەمریکا و ئەو وڵاتەدا ئەتوانێت بڕات بۆ نمونە ئەگەر وڵاتی پەیوەندیکی ساردی هەبێ لەگەڵ ئەمریکادا ئەتوانێت ئەگەر داوای بەشداری بکات ئاماژەیەکی ڕەتی ناکەنەوە ڕەتی ناکرێتەوە بەڵام ئاماژەیەکی جوانیش دەبێت بە سەرەتایەک بۆ پەیوەندیەکی نوێ لەو باشە یەکیشی کە لە ینی خەسڵەتەکانی ئەم بابەتی دەست بەکاربوونە کە باسەکرێت ینی کۆکردنەوەی کۆمەکە بۆ بەڕێوەچوونی مەراسیمەکە ئەم کۆمەکە ینی ئەبێ ئیلا غێری هەر ئەمریکیەکان ینی بیدەن غێری ئەمریشی قبول ناکرێ و ئەبێ ملیاردێرەکانیش بەشدار بن چونکە تا ئێستا ئەوەی کە دەوترێت بۆ ئەم مەراسیمە 170 میلیۆن دلار کۆکراوەوە ئەوەی بایدن تقریبا 70 میلیۆنێک کۆکرابوو ئەم پارەیە بۆ چییە و بۆچی ئەم بۆ نمونە مەراسیمی دەست بەکاربوونی ترامپ ئەم پارە زۆری بۆ کۆکراوەتەوە بۆ ئەمریکا جیاوازەکەی چییە لەبەرەی ترامپ لەگەڵ زۆربەی خۆی تاجر بووە بازرگانی گەورە بووە لەگەڵ زۆربەی بازرگانە گەورەکان ئامادە دەبن بۆ ئیلۆن ماسک تەنانەت ئەمریکا کە سەرقاڵی بلۆکردنی تیکتۆکە بڕیارە سەرۆکی تەنفیزی شەریکی تیکتۆکیش بەشداریکە زۆربەی کۆمپانیا گەورەکان بەشداری دەکەن بڵێیت و نەڵی منافەسێک دروستە بێت لە نێوان کۆمپانیاکەدا کە چێ ئەتوانێت زیاتر بەخشن دەبێ ئەم کۆمەکانش بۆ ئەمریکا چەندین ڕێکخراوی تایبەتی خۆی هەیە بۆ کۆمەک و بۆ هاوکاری و بۆ پرۆژێ و هاوکاری وڵاتان ئەمە هەمووی دەچێتە ئەو خانەیەوە بە شێوەیەکی سیستماتیکیەوەتە ئەوە گەندەڵی وشتی تێدا ینی ئەمە بابەتی کۆکردنەوەکە بۆ تێچووی مەراسیمەکە نییە جیاوازە مەراسیمەکە خۆی لیژنەیەکی مەفهومەکە وایە کە خەڵک تێگە نانە بێجگەلەوە مەراسیمەکە خۆنە تێچووی نییە بەس لیژنەیەکی تایبەت لە کۆنگرس سەرپەرشتی ئەو مەراسیمە دەکات واتە تەنانەت ئەو ڕاگەیاندانەی کە ئیشرافی ئەکەن ئەوانیش بێ پارە بن یعنی پارێکی زۆریان لە ڕێگەی ڕووماڵی و میدیاکانەوە دەسەکەێت ئەو قەناتانی کە سپۆنسەرێکەوەوانە هەمی پارەیە ئەمە هەمووی دەچێتە بابی ئەو کاتە ئەم پارەیە ئەم بەخشینانە چێتە بەردەستی سەرۆک ئەوتانێت تەسەڕوفی پێ بکاو بڕیای لەسەر دەستکراوە بڵێ بۆ خۆی بەپێی سیستەمی ئەمریکا دیاری کراوە بۆ شتێک مەبەستێک سەرفەکە زیاتر بۆ کۆمەک و بەخشش دەکراوە ئەم پاریکە ڕێکخراوەکان و ئەوانی کە هەیە هەروەها ناچێتەوە میزانی ئەمریکا چکە ئەمریکا خۆی دەوڵەمەند تەنانەت ئەگەر ببینین حملەی انتخاباتەکانیش هەر پاری بۆ کۆ بڵێ لای ئێمە خەڵک پارا بەخشێتەوە بەم کەس و کەسایەتە لە ئەمریکا ئاڵێگەر تۆ ترامپ بخۆشێ فەرم و پارە بەخشە ئەگەر باندن خۆشێ
فەرم پارە بەخشەوە ببینیمان پارێکی زۆر کۆکرایەوە تەنانەت لە نێوان هەردوو لایە. باشە کاتێک کە ئەم دەوڵەمەنانە لە ئەمریکا چوە قسەکە وایە کە ئەمان ئێستا هاتوون و بەشدارن و پارێکی زۆریان داوە بۆ مەراسیم و دەست بەکاربوونەکە و زیاد لە 170 میلیۆن دلار کۆکراوەتەوە. تەبەن ئەمان بیر لە بەرژەوەندی داهاتووی خۆیانەکەنەوە سەرۆکێک کە بازرگان بێ و ملیاردێر بێ کە لە داهاتوە ڕەفیقە ملیاردێرەکانی یانی لە بیر ناکە بۆ پرۆژەی گرنگ هەم لە ئەمریکا هەم لە دەروی ئەمریکاشەوە یان نا خۆی ناچێتە ئەو بارەوە نا ئەمریکا زۆر سیستماتیکە سەرۆک ناتوانێت دەسەڵاتەکانی خۆی بۆ ڕەفاقەت و بۆ ئەو شتانە بەکاربێنێت لەوەیە لەگەڵ کۆمپانیەکانە ڕوئایەکی جیاوازی هەبێ بەڵام بەو شێوێ ناتوانێت لەبەرەوەی موسساتی ئەمریکا بەو شێوەیە یەک چاودێری یەکترەکەن یەک چاوپۆشینێکی سەرۆک لە کۆمپانیایە دەست بەجێ لە کۆنگرس لەوەیە تەنانەت پۆستەکەیش لێ بسەندرێتەوە ینی لەوێ گەندەڵی نییە گەندەڵی زۆر زەحمەتە لە گەندەڵی ئەوانی کە دەرەچن ئەگەر دوای 20 ساڵی تریش بێ هەر دەدۆزرێتەوە لەبەرەوەی سیستەمی بانکیان دیاریکراوە و چاودێری کراوە سیستەمی کارکردنیان دیارە لەبەرەوە کۆنگرسیش هەیە و ئەنجومەنی نوێنەرانیش هەیە ئەمانە هەمویان چۆن سەرۆک چاودێری کۆنگریسی شەگا بە هەمان شێوە کۆنگرێزیش چاودێری سەرۆکن دوو بڵێتونە لە خیتاب منافەسی حیزبی هەیە حیزبی بەرامبەر هەر هەوڵەیە نقطەیەکی زەعف لەو بگرێت بۆی بەکاری بێنێ بە هەمان شێوە ئەگەر سەرۆکە دیموکراسیش بێ کۆمارەکان بە دوای خاڵەکە ئەگەرن بۆیە ئەم گەڕانە و بە دوچوونە هەر هەیە ئەمە وای کردووە کە گەندەڵی زۆر سەخت بێت لەوێ بە تایبەتی چاوپۆشیکردن و بەکارهێنانی مەحسوبیت دامی فلان کۆمپانیاکە و دامی ئەوێنەکە و جیاوازی لەم شارەیە بکە و خەدەمات بۆ ئەم شارە بکە و خەدەمات بۆ شارێکی تر نەکات یاخود ئەمە لەوێ لە ئەمریکا جێ قوبولکردن نییە. یەک قسەیکە هەیە کاک محەممەد ینی باز دەواکرێ بۆ نمونە میوانەکان لە دوای سوێن خواردنی سەرۆک کاتێکە سوێنە خوات لە مەراسیمەکەدا تاڵەن دوای وتارەکەشی ینی هەندێک لە میوانەکان بۆیان هەیە کە وێنەی فۆتۆگرافی بگرن لەگەڵ سەرۆک باسی ئەوواگرێت کە ئەم وێنەگرتنەش بە پارێ ینی بڕێک دیاری کراوە بەس نازانێ بڕەکە تا چەند ڕاستەوەیاننا ئەگەر بە پارە بێت ئەمە ئاساییە ناڵێم تۆ بابی بەخشینەکان بڵێ تەنان ڕووماڵکردنی میدیایەکەیشی هەمووی پارەکەی دەچێتەوە سندوقی بەخشینەکە لەوێ تاوان ئەو سنووقە باشە بەڵێ بڵێ سنووقەکانی لای خۆمان نییە بەو شێ ئێمە بەگای بچینەوە سەر باس ئەمریکا سەرەتا مانگی چواری سێ بەڵێ مەراسیمی دانانی سەرۆک دەست بەکاربوون کراوە هەتا 20مین تعدیلی دەستور کە کرا لە 1930 بڕیاردرا بکرێتەوە مانگی یەک هەڵبژاردننی ئەو بەروارە بۆ چییە کاک محەممەد دیارە ئەوان هەر بە پێی دەستور بە دوای کاتێکی دیاریکراودا دەگەڕێن لەو شێوازە بێ دوو پیان وایە بە تایبەتی ڕۆژی مای لۆثەر کینگ هەیە مردەوە قەشەیەکی بەناوبانگ بوو دیارە ئەو ڕۆژیان زیاتر پێ باشتر بوو بێ بۆی لەبەرەوەی ئەو کاتی خۆی بۆ هۆکاریەوەی کە یەک ریزیەک دروست بێت لە نێوان ئەمریکاکانە و ئەو شەڕ و جیاکاری لە نێوان عنسرەتە نەمێنێ ئەمە وای کردووە بۆ بەختی ترامپیش ئەمە یەکەم جارە لە دوای کلینتۆن چکە لەبەرەوەی کۆنگرێس بڕیاری یاوە سێم دووشەممەی مانگی یەک ڕۆژی مایک لۆثەر کینگە مارتن لۆثەر کینگە سێم دووشەممە ئەمە یەکەم جارە لە سەردەمی کلینتۆنە عینە شت بەرسێم دووشەمە کەوت ڕۆژەکەی ئەو کاتی ترامپی شەروایە ئەم بەروارە یەک ناگرێتەوە هەتا 2053 ینی ئەوە بێتە جێگی شانازی بۆ سەرۆکەکە لەو لەو بەروارە دووشەمە ڕۆژێکی خۆشە بەنسبەت ئەمریکەکانەوە بەنسبەت ناوی ئەمریکا هەروەها بە مەراسیمەکەش ڕوئایەکی جیاوازترێ بێ بەسمە بەسم لەوەیە ئەم مەراسیمانە چەندین ئاماژەی خۆیان هەیە لە کۆنگرس ئاماژەی هەیە لە ئاستی بۆیە کە دەساو دەستکردنی ئاشتیانەی دەسەڵاتە لە ئەمریکا کە بە ئاشتیانەیە بەردەوامیدانە بە ڕێچکەی دیموکراسی کە بەڵێ بەدان ڕێک هەروەها نامەیەکە کە ئەم کولتورێکی
دیموکراسیانەی ئاشتیانە هەیە کە ساڵانێکە لە 1970 ئەم کولتورە بەم شێوازە بەردەوامە. مێژوویەکی دوورودێژە. ئەمە شانازی پێوە دەکرێت لە ئاستی ئەمریکا و لە ئاستی جیهانیدا. هەروەها نامەیەکە لە ئاسی ناخۆدا بۆ یەکریزی و پێکەوە هەڵکردن و پێکەوە کارکردن ئاماژەیەکە بۆ دەرەوەی ئەمریکا بۆ وڵاتانی دنیا کە ئەمریکا لە ڕووی دیموکراسیەوە چەند بەهێزە، لە ڕووی دەساودەستکردنی دەسەڵات و دیموکراسیەوە چەند یەکگرتو و چەند بەهێزە. ئەمانە هەمووی ئاماژەیە لەم مەراسیمە دەرگەیجنە. مەراسیمەکە چەند خطابێکی هەروەها لە ڕێگەی ئەو وتارەی کە لە کۆنگرس سەرۆک پێشکەشی دەکات خەڵکی ئەمریکا و خەڵکی جیهانش ئامانجەکانی سەرۆک دەزانن بۆ 4 ساڵی داهێندەی چۆن دەبێت. زۆر باش. با بێمە سەر بابەتێکی کە بابەتی ینی وەکو دەوترێت لە دوای دەست بەکاربوونەکار ترامپ خۆی وایوتەوە ئەڵێ 100 بڕیاری گرنگ ئیمزاکەم. یانی تاوان ئەم 100 بڕیارە زۆرێکی پەیوەندی هەیە بە ناوخۆی ئەمریکاوە، زۆریش پەیوەندی هەیە بە دەرەوەی ئەمریکاوە. کاتێککە ئەم 100 بڕیارە لەلایەن سەرۆک و ئیمزاکرێت لەو دەقەی دوای دەست بەکاربوونی یەکسەر ئەچێتە بواری جێبەجێکردنەوە لە ڕۆی یاسای و دەستوورێکەوە. خۆی سەرۆکی ئەمریکا دەسەڵاتەکانی زۆر هەیە، بە تایبەتی دانانی وەزیر و فەرماندەی سەربازی و دانانی تەنانەت دادوەرەکانی ئەنجومەنی باڵای دادوەری ئەمریکا، دادگای فیدرالی ئەمریکا، هەروەها دانانی بودجە بەڕێوەبەری حکوومەت، چکە لەبەرەوەی سیستەمەکە ڕێئاسیە لە ئەمریکا، ئەو خۆی سەرۆکی حکوومەتە ئیدارەی بەڕێوەبردنی حکوومەت دەدا. زۆربەی ئەرکەکانی سەرۆک بەبێ موافقەتی کۆنگرێز ناکرێت. یعنی ئەو کە بڕیارەدات ئەبێ کۆنگرێسیش قەناعەت پێکە لە بڕانە خۆی کۆنگرێز بایدن ترامپ بەڵێ لە 100 ڕۆژە نەک 100 بڕیار لە ماوەی ئەم 100 ڕۆژە چەندین بڕیاری گرنگەیەم کە دەبێتە هۆی شانازی بۆ ئەمریکیەکان. یەکێک لەوانە مەسەلەن بایدن ئیمانی بۆ بوو کە ئاسانکاری کرد بەرامبەر ئەو مهاجرەکان کۆچبەران و کۆچبەران. ئەمەڵێ من هەمویانە گەڕێن مۆجی خۆیان نوا خۆت لە زەریبەی ناوخۆیان هەبوو. بایدن لەگەڵەوە بوو مەسەن بۆ نمونە لە ئەمریکا خوێندکارانی زانکۆوانە پارەیە قەرزیان هەیە کە قەرزەکەن خوێندنی زانکۆ زۆر گرانە کە قەرزەکەن. بایدن پرۆژێکی هەبوو بۆی عفویان کە قەرزەکە نەدرێت قەرزێنە ئەمریکا ترامپ بەڵێ من دژی ئەوەستمەوە. ینی هەنێ بڕیاری هەیە دوو بۆ مەسلەی ڕێخستنەوەی باج و گومرگ لە ئاسی ناوخۆیی و لە ئاسی دەرەوەیە. ئەمانە بێ سەراب بچێتەوە لەبەرەی زۆر لە شەریکانی ئەمریکا لە دەروی ئەمریکا کار دەکەن. ئەمانەش ئەمریکا سیستمی داناوە چۆن باجیان نێوەدەگرێت. بۆ نمونە شەریکەی ئایفۆنەکانی ئەگەر لە سین کۆی نەکرێتەوە نرخەکەی چوارقاتی ئێستا دەبێت. بۆیە لە سین دانراوە بۆ کۆکردنەوە. ئەمە هەمووی سیستمی تایبەتی خۆی هەیە. ترامپ چەند بڕیارێک دەدات لە ئاسی ناوخۆیی بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە زمانی سەحی، زمانی اجتیماعی یاخود مەسەلەی کۆچبەران. یەک بڕیاریکەشی هەیە کە باسی کردیانی ئەڵێم لە بابەتی ڕەگەزگۆڕین ئەڵێ یەکسەرەوە وەسێنم. بەڵێ ئەوانە ئەگۆڕێنێ ئەو بەتەمای ئەو برارانم گۆڕێ و هەروەها هەنێک ناوەندەکانی خوێندن و ئەوانی کە باسووینی ئەو باسە دەکا ئەڵێ من دەیوەسێنم. هەروەها لە ڕووی استراتیژی دەروی ئەمریکاژە ئەو پێی وایە ئەڵێ ئێمە زۆربەی شەڕەکان هەوڵین بوەستێنین لەگەڵ ئەو میحوارانەی کە پێمان وایە هەڕەشەیە لەگەڵان گفتوگۆ دەکەین بەردەوام دەبین هەتا دەزانین چۆنە. بەڵام کە بگاتە سەر ئەوەی هەڕەشە بن بۆ سەر یەکریزی و بەهێزی ئەمریکا ئێمە قوڵ ناکەین. لەبەرەوەی ترامپ شعارەکەی ئەوەیە ئەڵێ ئەمریکایەکی بەهێز لەبەرەوە ڕازی نابێت ئەگەر بە گفتوگۆ بەردەوام دەبێت بە دیبلۆماسیت بەردەوام دەبێت. بەڵام ئەگەر بگاتە سەر ئەوەی کە بگاتە هەڕەشە ئەتوانێت چەندین فشاری دیبلۆماسی و سیاسی و ئابووری بەکاربێنێت. وڵا هەر بۆ مەسلەی بابەتی ینی استراتیژێتی دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەردەمی ترامپدا ینی زۆرێک ئێسێمە خۆمان کوردەواری قسەیەکمانەیە ئەڵێ ڕێگەکەیان بۆ تەخت کردو و ئاسانە پێڕۆشتنی. بەڵام ئێستا ینی تا ڕادەیەک بابەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و زۆرێک لە قەزیە گەورەکانی دنیا ینی ڕاستە لە سەردەمی جۆ بایدن هەمووی لە تەقین و لە هەڵکشانی گەورەدا بوون. ینی بە تەواوەتی بابەتەکان زۆر ئاڵۆز بوون. بەڵام ئێستا کاتێک کە ترامپ دێت تا ڕادەیەک ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئارامیە ڕۆژی سووریاوە تای بینین یەکلا بۆتەوە ئەوە شەڕی غەزە بە کۆتا وەکو جەنابی تاماژەت پێدا ینی هەر ترامپ نەیشاردۆ یەکسەر جەنگی ئۆکراین و رووسیا بە کۆتایێنێ. کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگ هەیە و کۆمەڵی وڵاتی دیکە هەیە لە بابەتەکەدا کە دەست بەکاربوونی ترامپ و هاتنی ویلایەتی ئەوە
ترسیشی گەورەیان لێنیشتووە ینی بە گۆڕانکاریەکان و بە بڕیارەکانی داهات و استراتیژی ترام تا ڕادەیەک ئەوان تۆقیون. ئەم بابەتە چۆنە بێ بۆ سەردەمی ترام لە ڕۆژهەڵاتی ناویندا ئێماگەر بە دیاریکراوی باسن کاک محەممەد؟ خۆی ناوچەکە بەعام ئەکوڵێت شەڕەکە بوەستێت نەوەستێت بە شار ڕۆیشتووە نەڕۆیشتووە کوڵانەکە زیاتر لێکەوتەکانی شێر لێکەوتەکانی زۆر زیاتر بێ ئەرکی ترام لە ئەرکی بایدن زۆر سەخترە بەڵێ قورسری شە و سەختری شە بەڵێ ئەگەر بایدن توانی ناتۆیەک بخاتەوە لە شەڕی ئۆکرانیا و بیخاتە ئەو شەڕەوە بۆ نمونە ئیدارەی شەڕەکان سیراعەکانی ئەم منطقەیە بەڵام ترام لە دوای شەڕی ئۆکرانیا تەنها لە وەستانە نییە ئاکامەکانی دوای ئەو شەڕە چۆنە بێت لە بەرەوەی ئابووری ئەوروپا تێک چووە ینی بە شێوازێکی زۆر مەترسیدار یەک ریزی لە ئەوروپادا هەر هەست بە مەترسیدارەکەن ئایا ئایندەی ناتۆ چۆنە بێ ئەمە یەک دوو لە ئاسی خۆراڵاتی ناوەڕاستە بە لە شەڕی غەزەوەساوە بەڵام ئایا زەمانەکان و لێکەوتەکانی چۆن دەبێت ئایا ئەو پرسەی ئیسرائیل ڕازی دەبێت بەم شێوازی ئێستای حکومڕانی لە غەزە ئێستا ڕێکەوتنێک دەکرێت لە نێوان اتفاقێک هەیە لە نێوان ئیسرائیل و حەماسە هەمان اتفاقیش هەیە لە نێوان حەماس و سڵتەی فەڵەستینیە بۆ بەڕێوەبردننی غەزە چۆن بێت چۆن نەکرێت هەروەها لە لوبنان ئایا دوای لاوازکردنی حیزبڵڵا ڕوئای ئیسرائیل چۆنە بێت هێزەکانی کە پشتیوانی حیزبڵڵا دەکەن پیان وایە لوبنان لەمەدا چۆن بێت واتە لوبنانیش بەرەوڕووی مەترسی دەبێتەوە ئەوە سووریا تا ئێستا ئەوەی کە دانراوە هەیەی تەحریری شام بە زەمانەتێکی قەتەری تورکی دانراوە لەسەر ڕوئای ئەو زەمانەتەی کە قەتەر و تورکیا بە ناوەندە نێودەوڵەتەکانیان داوە ئەمریکا گەیشتە دیمەشق و لەگەڵ شەرع کۆبۆتەوە یەکێتی ئەوروپا نوێنەرایەتی ناردووە وڵاتە عەرەبیەکان نردویانە ئەمە هەمووی پیان وایە ئەڵێ نیانوتۆ ئێمە هاتوون بۆ پشتیوانی ئەڵێ ئێمە مراقەبە ئەەکەین بزانین ئەو ڕوئای ئێوە ئەتانەیە چۆن بێت چکە ئەوان هەموو ئەمریکا ئەوروپاش پیان وایە کە سووریا وڵاتی پێکاتەکانە ئەبێ مافی پێکاتەکان پارێزێ دیارە مەبەستیان لە کووردە لە بەرەوەی ڕوئایەکی ڕۆژئاوا پێی وایە کە کاتێەوە هاتووە کوردەکان ئینساف کرێن نەخرێنەوە ینی پشتیان بەر نەدرێت ئەمە ژوای کردووە کە تەنانەت ئەمریکاش استراتیژیەتی پێی وایە کە ڕۆژئاوا دەبێت پارێزرێت بەڵام هەر پێدوانیە لە سەردەمی ترامپا بوو ینی بڕیاردرا کە کورد و ڕۆژئاوا لە سووریا بەجێ بێڵێت و تا ڕادەیە خەریب و ینی ڕەوشەکەی بە تەواوەتی بشێوێت پێ دوایە لەم ویلایەتەیە ئەمە دووبارە بکاتەوە ترامپ ئەتیفاقێکی کرد کاتی خۆی ڕێگەیدا بە تورکیا بێتە ناو ئەفرین بگرێ و چەند شوێنێکی تریش بگرێت بەڵام دواتر کە ناوەندە استراتیژیە سەربازەکانی ئەمریکا وتیان ئەمە هەڕەشەیە بۆ ئەمنی قەومی ئەمریکا دیارە ڕێکەوتنێکی تریان کردەوە ئەمریکا بڕیاریە ئەو شوێنانی کە تورکیا هاتووە دنای بە تایبەتی کوبانی بە هێزەکانی رووسیا ئەو کاتە پەیوەندی ئەمریکا و رووسیا باش بوو تیان هێزەکانی رووسیا لەگەڵ تورکیا بێت ئەتوانرێت کوردەکانیش پێیان قوبوڵە واتە بە پیاچوونەیەکرا بە سیاسەتەکە بەڵام لە ئێستا ئەم زروفەی کە لە سووریا دروست بووە زۆر بە نیگەرانیەوە لە ئەمریکا و ڕۆژاوە لی دەڕوانن زۆر بە مەترسی لێ دەڕوانن پیان وایە تاکە شوێن کە هەبێ هیوایەکی تێدا بێ ناوچەی ڕۆژئاوایە ئەوانەی ئەیانەیەت ئەو ڕوئایی کە ناوچەی ڕۆژئاوە هەیەی لە دیمەشق ڕنگدانەوەی هەبێ بۆیە هەمیشە لە هەوڵی ئەوەدان کە سەرکردایەتی ڕۆژئاوا چێت لەگەڵ دیمەشق لەگەڵ کۆبنەوە بۆی ئەگەر دەستور بێت پێگەیان دیار بێت چۆن سەرکردایەتی کوردی خۆمان لە دیمەشق هەمان لە بەغاچوون حزوری خۆیان سلماند و برون بە بەشێک تا ئێساش بە شانازیەوە ئەڵەن مامجەلال دامەزرێنەری دیموکراسی عێراقی نوێیە هەیە واتە بەو شێوە سیرەکرێ هیوادارم ئەو پەیوەندیانەی ینی ئەمریکا بۆ ڕۆژاوی کوردستان وەکو کورد هەمان ڕنگدانەوەی بێ بۆ باشووری کوردستانیش چکێمەش هەرێمی کوردستانین لێرەوە بێگومان ئێمە پێمان وایە ئەگەر ئێمە بە ڕۆیای کوردایەتیەوە سیرکەین سەرکەوتن و شکستی ڕۆژئاوا هەنگاوێکی یەکەمە بۆ شکستی هەرێمی کوردستان بۆ شکستی پرۆسەی ئاشتی تەنانەت لە
تورکیاش کوردستانی تورکیا ینی هەمووی بەیەکەوە بەساوە هەتا ئەم پرۆسی ئاشتی لە تورکیا سەرکەوە و پرۆسی ڕێکەوتن و پێگەی براکوردەکانمان لە ڕۆژئاوا بەهێز بێت ئێمە ڕنگدانەوەی باشتری دەبێت لە هەرێمی کوردستان کە ئەوە واجبی هەرێمی کوردستانە بێ بە فاکتەرێکی باش بوو ئەوە نەک تەنا چاوەڕێکە ئایا باشە بێت یا قوتخرابە بێت بەڵکو لە ئێستادا ئێمە ئەرکمان لەسرە کە ببین بە بەشێکی باش لە وتوێژی نێوان کورد و تورکیا هەروە لە تورکایە هەروەها نێوان ڕۆژاوا و تورکیا و ڕۆژاوا و دیمەشق لە ڕۆژاوە بەڵێ ئەبێ ئەو پێگانە هەمووی بەهێزکەین بۆی بتوانین ڕنگدانەوەی باشی دەبێت چ لە ڕووی مێژوویەوە چ لە ڕۆژی کوردایەتیەوە چ لە ڕۆژەی مرۆڤایەتیەوە ئێمە ئەتوانین ئەم کارە بەواجبی خۆمانی بزانین بە ئەرکێکی بزانین نەگۆکو مبادرە و مزایدات بەکاربێنێت دوا پرسیارم لەسەر عێراق پێش دەست بەکاربوونی ترامپ تا ڕادەیەک بە سەردانی سۆدانی بۆ بریتانیا و واژۆکردنی گرێبەسێکی گرنگی بواری نەوتی لەگەڵ ئەو وڵاتە تا ڕادەیەک وەکو دەوترێت چاودێرانێڵەن خۆی خسۆتەوە باوەشی ڕۆژئاوایەکان ئەمە عێراق دەربازەکە لەوەی کە ترامپ زوو هەڕەشاکە کە سزای عێراقەدات یاخود سزای گروپە چەکدارەکانەدا عێراق و ئەمریکا و ئێران و غەرب و هەموو ناوچەکە ئاگادارن ئەوەی کە لە عێراقا هەیە ئاگاداری ڕوئای حکوومەتی عێراقین ئاگدارە ئەو فەسیلانەی کە لە دەرەوەی دەسەڵاتەکانی حکوومەتی ئیتیحادی کارەکان چەند کۆمەڵێکن نەحساب بۆ ئێرانەکەن نەحساب بۆ عێراقیش دەکەن ئەمە واتە ئەوانەی کە لە ژێر سای حەشدی شعبیان و لە سەر بە دەوڵەتی عێراقین ئەمانە تەنانە ئەمریکاش دەزانێت کە ئەمانە شەریکێکی باشن لە شەڕی داعشدا بۆیە هیچ کێشیان نییە بەڵام ئەوەی زۆر جار ڕاگەیاندن شتەکان بەلاڕێدا دەبا ئەمریکا و غەرب ئەڵێ بێ عێراق خۆی لەو فەسیلە لە دەست دەرچوانە ڕزگار بکات چکە ئەمانە کێشە بۆ عێراق دروستەکەن کە کێشش دروستکەن ئەمریکا دەتوانێت وەرەقەی فشار بەکاربێنێ و دڵنیام لە بەرژەوەندی عێراقا نابێت واتە ئەگەر تۆ فەسیلێک دەستی نەگریت هێرش کاتە سەر ئیسرائیل سبەینی ئیسرائیل بۆ نمونە خۆسە دەستکراوەیە فاو قەسف کات هەموو میزانی عێراق بۆ بودجە و بۆ موچە لەسەر فرۆشتنی نەوتە کە ئەوە کرا یەکسەر گەورەترین زەرەر لە خەڵکی عێراق دەکەوێت بۆیە ئەمریکا ئەوانش بە سوودانیان وتووە و بە عێراقیشان وتووە کە ئەو کۆنتترۆلی ئەو چەکە دەرچوانە ئەو فەسیلانە بکات ئەژینە ئاکامەکانی باش نابێ و حکوومەتیش لە هەوڵی جددیە بۆ ئەوە ئەگەر بیکات ئەوە دەتوانێت سەقامگیری عێراق پارێزێ بەڵام ئەگەر نەیکات ئەوە ئەمەش ئەرکی ئیتیلافی دەوڵەتە کە زۆربەی لایەنە سیاسەکانی تێوە کە هەڵوێستی جددیان هەبێت لەو ڕۆ زۆر سوپاس بۆ بەڕێز محەممەد عوسمان نووسەر و چاودێری سیاسی کە لە بەرنامی پانۆراما لەگەڵمان سپاس خێراتی وەڵای بینەرانی بەڕێز ئەڵخێم شەی پانۆراماتان پێشکەشکرا خواتان لەگەڵ